بینەرانی خۆشەوی سڵاوتان لەبێ بۆ قسەکردن لە سەرچەند پرسێکی تایبەت بە ڕەوشی ڕۆژنامەنووسی لە کوردستان و پەیوەندی ئیتیکی ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی و چەندتەوەرێکی دیکەی پەیوەندیدار بە ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان هەروەها دیارترین ئەو خەوشانی لەم قۆناغەدا ڕوبەڕووی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان دەبنەوە ئەم چاوپێکەوتنە لەگەڵ دکتۆر کەمال سادی مامۆستای زانکۆ و پسپۆری ڕاگەاندن ساز دەکەین. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس دکتۆر. سەرەتا راپۆرتێکمان هەیە پێکەوە دەبینین دواتر گفتوگەکانمان بەردەوامەکەین. فەرموو. بابەتی ڕۆژنامەوانی و بڵاوکردنەوەی چۆنیەتی مامەڵەکردنی ڕۆژنامەنووسان لەگەڵ ئەو پیشەیە لە هەرێمی کوردستان بەدەستخستنی زانیاری ئەنجامدانی تاوان لە کاتی نووسین و بڵاوکردنەوەی بابەتەکە سزادانی ڕۆژنامەنووس و دەستگاکەی ڕۆڵی دادگا لەسەر ئەو پرسا ئیتیکی ڕۆژنامەوانی پاراستنی سەرچاوەی زانیاریەکان هێڵی سوور بۆ ڕۆژنامەنووسان مامەڵەکردنی بەرپرسان لە دوای بڵاوکردنەوەی بابەتەکە هەموو ئەمانە چەند لایەنێکن کە پەیوەندی بە ئیتیکی ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەگەری و فەزای ئازادی ڕۆژنامەنووسیەوە هەیە لە هەرێمی کوردستان کە لە سۆنگەی ئەم چەمکانەوە دەتوانرێت بمانگەێنێتە ئەو دەرەنجامەی کە ڕۆژنامەنووسی کوردی لە کوێی ئازادی ڕۆژنامەنووسی و پابندبوون بە بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەگەریەوە هەیە لە هەرێمی کوردستان. لە ڕاستیدا مافی بەدەستخستنی زانیاریەکانی کێکە لە مافە سەرەکیەکان نەک تەنها بۆ ڕۆژنامەنووس بەڵکو بۆ مافی هەموو هاوڵاتیەکە و پێویستە بۆ هەموو هاوڵاتیەک دەسەبەر بکرێ. ئەم مافەش لە زۆر وڵاتدا لە ئاستی بەرزدایە و بە یاسا پارێزراوە. هاوکاتیش لە هەندێک وڵاتدا لە ئاستێکی نزمدایە بۆ نمونە وەکو خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو عێراق وەکو وڵاتانی دراوسێ. لەگەڵ ئەوەشدا ئەتوانین بڵین کە ئەم مافە سنووردار نییە، بڵین ڕەها نییە، مطلق نییە ئەم مافە بەڵکو سنووردارە. ئەگەرچی بە بڕوای هەندێک لە چاودێرانی ڕۆژنامەوانی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە ڕووی مێدیاوە بەرەو پێشچوونێکی باخۆیەوە بینیوە، بەڵام تا ئێستا بە بڕوای ئەوان نەتواندراوە بە شێوەیەکی زانستی و بابەتیانە ئەو وارە ڕێک بخرێت و بتواندرێت وەک خۆی چ لەلایەن بەشێک لە ڕۆژنامەنووسان و هەندێک لە بەرپرسان و تەنانەت کۆمەلگاژ مامەڵەی لەگەڵدا بکرێت. هەندێک لە پسپۆرانی ئەو بوارەش بەشێک لە هۆکارەکەی بۆ بەدەستنەخستنی زانیاری دەگەڕێنەوە. بەشێکی تریشی جێبەجێنەکردنی یاسایە لە هەرێمی کوردستان ئەوەی کە خاڵێکی گرنگە بەیان ڕایان وایە مێدیا لە هەرێمی کوردستان بە سیاسی کراوە و بەشی زۆری مێدیاکاران پابندی ئیتیکی ڕۆژنامەوانی نابن. بێگومان دەرەنجامی نێگەتیڤی لێ ئەکەوێتەوە لەسەر ڕۆژنامەنووسەکە، چکە ڕۆژنامەنووسەکە هەندێک حاڵەتی تر بەکارهێنێ بۆ بەدەستنی ئەو زانیاری. چکە من وەکو لە سەرەتادا ئاماژەم پێکرد زۆر زانیاری هەیە ئەبێ بدرێتە ڕۆژنامەنووسەکە، بەڵام لە لای ئێمە نەک زانیاری هەستیار زۆر جار زانیاری سادە هەن نادرێتە ڕۆژنامەنووسەکان، بۆیە هەندێک باری سلبی لێ دەکەوێتەوە. سەرڕایبوونی یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستان بەناوی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەوانی کاتێدا سنوور و سزا بۆ ئەو ڕۆژنامەنووسانە دیاری کراوە لە کاتی ئەنجامدانی تاوانێکی مێدیایی کە ئەو تاوانەش خۆی لە بڵاوکردنەوەی ناوزڕاندن و سوکایەتی و جنێودان و دەستبردنیان بۆ مافی تایبەتی کەسێتی وەختێ لە ڕێی نووسینەکانیاندا ڕۆژنامەنووسان بڵاوی دەکەنەوە و سزاکەشی لە بڕی 1 ملیۆن تا 5 ملیۆن دیناری بۆ دیاری کراوە. بەڵام بەوتەی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بۆ حاڵەتە پەنا دەبردرێتە بەر یاسای سزادانی عراقی و یاخود زۆر جار لەلایەن کەسەکەوە یان بەرپرسێکەوە ڕۆژنامەنووسەکە ڕوبەڕووی سزادان دەبێتەوە. لێرەدا بەوتەی ئەوان دادگا لە هەرێم نەیتوانیوە ڕۆڵی بێلایەنی خۆی بجێڕێت. بەگوێرەی ئامارەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە سەرووی 4000 ڕۆژنامەنووس بوونی هەیە کە ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانن. ئەمە جگە لەو ڕۆژنامەنووسانەی تا ئێستا لە دەروەی سەندیکان و ئەندام نین تێدا. هاوکات زیاتر لە 650 دەستگای ڕاگەیاندن بیندرا و بیسترا و خوێندرا و لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ئەمە جگە لە مالپەڕە ئەلکترۆنیەکان. بە گوێرەی ئامارێکی سنتەری میترۆش تەنها ساڵی ڕابردوودا زیاتر لە 350 پێشێرکاری جۆراوجۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. بەڵام تا ئێستا هیچ ئامارێک لە بەردەستدانیە بۆ ئەوەی بزاندرێت چەند تاوان لە ڕێگای بڵاوکردنەوەی بابەتەکان لەلایەن ڕۆژنامەنووسانەوە ئەنجام دراوە. تایبەت بە بەرنامەی چاوپێکەوتن فەرمان محەممەد ئێنارتی. دکتۆر سەرەتا با لە راپۆرتەکەەوە دەست پێ بکەین بە بڕوای جەنابەت مێدیای کوردی لە چه خۆناغێک لەم خۆناغانەدا دەبینیت؟ بەڕای من ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتگیری ئەمە تەماشای میدیای کوردی بکەین لە پاش ڕاپەڕینەوە تاکو ئێستاکە گۆڕانێکی زۆر زۆر گەورەی وەرچەرخانێکی باشی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە ڕووی چەشنیەوە واروها لە ڕووی زۆریش لە ڕووی چەندیشەوە ینی لە ڕووی چەندیەوە ژمارەکانی زۆر بووە لە ڕووی زۆریشەوە بەڕاستی زۆرەکەی کوالیتیەکەی بە ناوەڕۆکەکەی و بابەتەکانی و ئاستەکەی
بەرەو پێشەوە چووە بەڵام سەرڕای ئەوەش ئاستەنگەکان لە بەردەم ڕۆژنامەنووسان دەتوانین بڵێن زۆری ئاستەنگەکان گۆڕاوە لەوانەیە پێشتر ئەگەر زۆرێک لە زۆری ئاستەنگە بێ بەڵام ئێستاکە لەبەر ئەوەی کە ئێستاکە گشت ناوچەکە مەبەستمان ناوچەی خۆر هەڵاتی ناوەڕاستە و لە نێوانیاندا عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش هەمووی بەدەرنین لەو قەیرانە سیاسی کە تێکۆڵ ئەمانە هەموو وای کردووەکەوە لەمپەرێک دروست بێت لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری و تەنانەت ممارەسەکردنی ڕۆژنامەگەلای ڕۆژنامەنووسان تۆزێک بە زەحمەت کەوت بێت لە بەرەوەی لانە سیاسیەکان و ئایدۆلۆجیەکان و بەرژەوەندیەکانی ئەو قوارە سیاسیانە زۆر ئاڵۆز و جەنجاڵە. دیجار ئەو ئاستەنگانی کە جەنابەت باسیەکەی ئاستەنگانە یاساین یاخود سیاسین یاخود پیشین کامیانن؟ وڵای زیاتر دەتوانین بڵین سیاسین بۆ سیاسین لێرەدا بەرژەوەندی دەرەچی ڕۆڵێکی باش لە ناوچەکە دەبینێت بەرژەوەندی ناوچەی مەوەستمان ئیقلیمی ئەمانە هەموو ڕۆڵێکی زۆر دەبینێ وێڕای ئەوەی بەرژەوەندیەکانی ناوەچیش جا لێرەدا ئەمە وای کردووە تەنانەت بەرژەوەندیەکان کە بە گژیەکدا دەچن هەمووی ڕنگ دەداتەوە لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و ئەوانە هەموو بوونەتە لەمپەر و ئاستەنگ لە بەردەم کاری ڕۆژنامەگەری و دەتوانین بڵێن کاری ڕۆژنامەنووسیانیان تا ڕادەیەکی باش بە زەحمەت کردووە. بەڵێ دکتۆرەوە سەنگە سیاسی کە جەنابەت باسیەکەی زیاتر پەیوەندی بە کارکتەری عەقڵەتی و کەسێ هەیە کە کارەکە؟ بەڵێ هەڵبەتە لێرەدا ئێمە لە قۆناغێک هەنگاومان ناوە چوینەتە ناو قۆناغێکی سیاسی تر بۆ نمونە پێشتر ئێمە بە دەیان ساڵ لەژێر سیستمێکی شمولی سیستمێکی گشتگیری دیکتاتۆری کە ژیانمان بەسەر بردووە ئێستاکە هەنگاومان ناوە بەرەو پراکتیزمەکردنی دیموکراسیەت و شتیوازات بەڵام تاکو ئێستاکە بەداقەوە عەقڵەتی دیکتاتۆری و تەسەڵوتی لای گەلێک بەرپرس ماوە ئیتر مەبەستم هەموو کەواتە باوەڕیان بە ئازادی ڕۆژنامەگەری نییە تا ئێستا؟ بەڵێ ئەوانە ناچار بوونە لەبەرەوەی گۆڕانکاریەکە کەش و هاوای دیموکراسی لە ناوچەکە هەڵی کردووە ئیتر پێیان خۆش بێ و ناخۆش بێ ڕاستە ئایدۆلۆجی لیبرالی و ئەوانە زۆر گەشەی کردووە لە هەرێمەکە بەڵام تاکو ئێستاکەش کەسانێکان لە پەراوێزی ئەوەدان بەڵام بە عەقڵەتێکی پاشکەوتوو تاکو ئێستاکە لە پەراوێزی ئەو ئایدۆلۆجیانەوە ئیشی کاری سیاسی دەکەن بەڵام تۆسقاڵێکیش باوەڕیان بە دیموکراسی نییە جا ئەمانە هەڵبەتە پێش هەموو کەسانێک لە هەر پلەپایەکی دەسەڵاتدا بن مەبەستم شەرنی لە پلەپای دەسەڵاتی سیاسی جاری وایە لە پلەپای دەسەڵاتی ئیداری ئەوانە زوو هەڵدەچن زوو انفعال دەکەن لە بیریان چووە کە جەماوەر حەقی خۆیەتی خەڵک حەقی خۆیەتی لە ڕێگەی میدیاکاندا زانیاری بەدەستبێنێ و حەقی خۆیەتی بە دوواداچوون بکە حەقی خۆیەتی وەکو دەسەڵاتێک وەکو گشت دەسەڵات گشتەکانی تری دەوڵەت ببێتە چاودێر بەسەر کار و چاڵاکیەکانی نوان ڕەخنیان لێ بگرێ لە بیریان چووەکە ئەوانە کەسایەتەکەیان کەساتێکی ئاسایی نییە بەڵکو ئەوانە فەرمانبەرێکن لە فەرمانبەرە گشتیەکان و یان لە مەقامی ئەواندانە یان پەرلەمانتار یا سیاسەتمەدارن دەبێت ئەوانە جیاوازیان هەبێت لەگەڵ کەسێکی ئاسایی نابێت زوو هەڵبچن و ئینفعالکەن و زوو پەنا بنە بەردادگا و چاوسورکردنەوە و هەڕەشەکردن و شتیوە بەڵکو پێوەەر هەیە پێوەری حتا لە خودی یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان پێوەەر هەیە ئەو ڕەخنانەی ئاراستە دەکرێن بۆ ئەو کەسانە ئەسڵەن بە تاوان داناندرێن. دکتۆر ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی یاسای 35 ساڵی 2010 کە بۆ پاراستنی ڕۆژنامەنووسانی کوردستانە لەو یاسایەدا تا چەند توانوێتی خزمەت بە مافی ڕۆژنامەنووسی کوردی بکە؟ بەقەت ئەو یاسایە لێمە ئەگەر باسی هەر یاسایەک بکەین هیچ یاسایەک بێخەوش نابێت ئەلبەتە چونکە تەبیعەتی یاسا وایە یاسا وەکو ڕۆچێک وایە لە گەشە پێداندایە گەشە دەکا گەشە دەکات تا دەگاتە ڕادێکیش لەوانەیە لە ناو بچێ ئەینەن گیانی لەبەرە جا ئەو یاسایە بۆ قۆناغی خۆی و تاکو ئێستاکەش دەتوانم بڵێم بە یاسایەکی پێشکەوتووە بەتایبەتی ئەگەر بێت و نظامی قانونی عێراقی هەموو تەمەشا بکەین ئەو یاسایە زۆر لە یاسا و ڕێسەکانی حکوومەتی عێراقی مەبەستم دەرەوەی هەرێمی کوردستانە باشترە بەڵام سەرڕای ئەوەش لەوانەیە بۆ قانێغی خۆی وەرچەرخانێک بوو بەتایبەتی بۆ نمونە ئێمەکە یاسایەکمان هەبوو ژمارە دەی ساڵی 92 ئەوە لە چاو ئەویان زۆر پێشکەوتوترە دکتۆر 93 ببوورە ئەوەی 93 ببوورە چاو بۆ ڕاستکردنەوە یاسای ژمارە دە یاسای چاپەمەنی ئەوە زۆر باشترە لەو یاسایە بۆ نمونە تەمەشا دەکەین بواری تاوانەکانی کەمتر کردوتەوە بە پێچوانە براوی بواری ئازادی زیاتر فراوانتر کردەوە فراهەمی کردو بەڵام سەرڕای ئەوەش
خەوشێکی سەرەکی لێ دەگیرێت ئەوەیەکەوە دەرگای سزادانی بۆ ڕۆژنامەنووسان و ئەو کەسانەی کەوا کاری ڕۆژنامەدانەخستۆ بەوەیکەوە فعلا من بە سوچی دادگای نازانم هەروەکو لەو راپۆرتەدا باسکرا گوتی دادگاکانمان با بڵێن تاکوستا کار بە یاسای سزادان دەکەن بەڵکو دەرگاکە دانەخراوە لە بەردەمیاندا دەبواە لێرە دقێکی هەرچەندە ئێمە خۆم بەشێک بووم ئەندامێک بووم لە دەستەی داڕشتنی ئەم یاسایە بەڵام نەدەکرا بە کتوب پڕێک ئێمە ئەم هەنگاوز لە بەهاوین بەڵام دەکرێت لە ئێستادا ئێمە ئەو یاسایش هەموار بکەینەوە بە چەشنێک کە بڵێن کار بە هیچ یاسایشی تر نەکرێت لە غیری ئەو یاسایە. دکتۆر ئەو یاسای کە جەنابەت باسیەکەی تا چەند ئاستەنگی بۆ ئازادی ڕۆژنامەنووسی دروست کردووە؟ واللهی ئاستەنگێکی زۆری دروست کردو یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 بۆ لەوێن دەرێ بە تایبەتی دکتۆر مەبەستم لە یاسای 35 ساڵی 1995 لێرەدا لەبەر ئەوەی دەرگای دانەخستووە بە تەواوەتی ڕاستەن دێشتی کردووە مەسەلەن بۆ نمونە سزادانی خودی ڕۆژنامە و گۆڤار و کەناڵەکانی ڕاگەیاندنی قەدەغە کردووە یعنی ناکرێت مسادەرە بکرێ ناکرێت تەلەف بکرێ ناکرێت لە ناو ببردرێ ئەوە شتێکی باشە لە هەمان کاتیشدا خودی گرتن و دەستگیرکردنی ئەو کەسەشی ڕاگرتووە عەلازمە تحقیقی پێ دەڵێن کە نابێ بژیرێ بە مەبەستی لێکۆڵینەوە ئەگەر ڕۆژنامە نووس بێ بەڵام سەرڕای ئەوە ئاستەنجی تر هەیە ئەویش ئەوەیە کەوا چەمچێکەیە کە پێی دەگوترێ نظامی عام و ئادابی عام یان ئەمنی قەومی بەڕاستی ئەو دەرگایی دانەخستووە ئەویش ئەوە چەمچێکە کەوا چەمچێکی مەتاتیە چەمچێکە لێکدانەوەی زۆر هەڵدەگرێ جا لێرەدا جاری وایە لەوانەیە هەندێک بەرپرس یان هەندێک جار لەوانەیە لە دادگالیان لە کاتی تەطبیقکردنی یاسای پەنا بنەوە بەر یاسای سزادانی عێراقی و ئەو چەمکە بە شێوەیەک وا لێک بدەنەوە کە ئەو بابەتەی بڵاو کراوەتەوە لە ناو ڕۆژنامەیان لە کەناڵی لە کەناڵەکانی ئاگەنتن هەڕەشەیە لە نظامی عام و ئادابی عام و یان ئەمنی قەومی وڵات. دکتۆر یاسای 35 ساڵی 2007 توانیوێتی ئازادی بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان فەرەهەمکە؟ بەڵێ وەکو گوتم تا ڕادەیەکی باشیش خۆ باشترین بەڵگەشت ئەوەیە کە لە سای ئەو یاسایەوە ئێستا ژمارەی ڕۆژنامەنووسەکانمان و ژمارەی کەناڵەکانی ڕاگەیاندن و کەناڵەکانی ڕۆژنامەوانی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە کەواتە بوێریە کە دراوەتە ڕۆژنامەنووسان هەڵبەتە ئەو یاسای پێی بەخشیوە بەڵام وەکو باسمان کرد لە ئاستی بەڵام دکتۆر ئاماژەیەکی زۆر هەیە بۆی کە کۆمەڵی دەستواشەی لاسیکیتیایە کە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر ئازادی ڕۆژنامەنووسی ڕێگر بێت لە بەردەم ئازادی ڕۆژنامەنووسی کوردستاندا. بەڵێ لێرەدا کۆمەڵێک ڕێگر هەیە مەسەلەن بۆ نمونە تەحریزکردن بۆ ئیرهاب و تەحریزکردن بۆ عنف و دژایەتیکردنی ئاین و مەذهبەکان و سەب و قەزف و تەنانەت خودی سەب و قەزفیش ئێستاکە یعنی زۆر بەڕاستی بەداخەوە بە تایبەتی بەرپرسەکان یعنی بە تەواتی لی تێ نەگەیشتوونە بوون نە تۆ ڕەخنەیەک لە کاری بەرپرسێک دەگری ئەو دەڵێتانەوتە شەری لێداوم جا ئەگەر لە دەستی بێ بەخوا ئیتر چی خراپە ڕۆژنامەنووسیدا دەهێنێ بەڵام لە بیری چووەکەمە حەقی خۆیەتی ڕەخنە لە کارەکانی بگرێت. کەواتە تۆ هاوڕای لەوەی کە هیچ ئاستەنگێک بۆ ئازادی ڕۆژنامەنووسی کوردستان نییە؟ من لەگەڵ لە ڕووی یاساییەوە دکتۆر با ئاستەنگ هەیە. کامانەوە ئاستەنگانە؟ ئاستەنگ یەکێک لەوانە ئاستەنگەکان بۆ نمونە مەفهومی نظامی عام و ئادابی عام و ئەمنی قەومی بەڕاستی ئەمانە هەموو ئاستەنگن. دوو مەسەلەی سەب و قەزف و وهروەها جاری وا لە تەطبیقی یاسایەکە لە چەسپاندنی یاسایەکە تەماشا دەکەیت لەلایەن دادگاوە لەوانەیە زۆرە لێکدانەوەیەکی خراپ بکرێتن کە نەگونجێت لەگەڵ ڕۆحی ئەو یاسایەکە ڕۆحی ئەو یاسایە بەڕاستی ئەوەی ناوێت مەبەستی ئەوەیە کە ئازادی فراهەم بکرێت بۆ ڕۆژنامەنووسان بەڵام لە کاتێکدا تەماشاەکەی سزابار دەکرێت ڕاستە لێرەدا سزایەکان زیاتر حەسر کراون بە غەرامەکردن و بە قەرەبووکردنەوە بەڵام خودی غەرامەکردنەکەش مقدارەکەی زۆرە ئەوەش بۆتە ئاستەنجێک لە بەردەم ڕۆژنامەنووسان و لەوانەیە زۆر بکەوێتەوە لە سەریان زالێرەدا بەڕاستی لە بە پێچەوانەی هەندێک وڵاتی پێشکەوتوو کە لەوێندرێ ئەسڵەن بۆ کاناڵەکانی ڕاگەیاندن هیچ یاسایەشیان نییە. مثلەن بۆن لە دەستوری ئەمریکی لە دەستوری ئەمریکی یەکەم تعدیلی کە بەسەردا هاتووە لە ساڵی 1991 تایدا هاتووە چیدەڵ لە 1991 ببوورە تایدا هاتووە دەڵێ کۆنگرێز بۆی نییە هیچ یاسایەک دەربکە ئازادی بیرۆڕا دەربڕین سنوردار بکە. ینی بزانە دەستی کۆنگرێسی بەستۆتەوە دەڵێ بۆی نییە یاسایەک دەرکە سنورداری بکە
لای ئێمە نەخێر ئێمە یاسامان هەیە سنووداری دەکەن. بەڵێ دکتۆر گرنگی ئیتیکی ڕۆژنامەنووسی کوردی بۆ کاری مێدیایی چییە؟ بخوا ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی لە دەرەوەش ئەم شتە هەیە یعنی ڕاستە ئازادی هەیە بەڵام هیچ ئازادیەک بەڕەهانیە ئازادی هەر کەسێک لەو شوێنە کۆتایی پێدێک کە ئازادی کەسەکەی تر دەست پێ دەکات زائیدەن نابێ ئەو ئازادیە بە شێوەیەک ممارەسە بکرێ ببێت تەمایەی ناوزڕاندنی کەسێک و زەرەر و زیان گەیاندن بە شەرەف و کەرامەت و سومعە و کەسایەتی و شتێکی لەو قیمانەی کەسێکی ترجا لێرەدا لە دەرەوە هەر ڕۆژنامەیەک هەر کەناڵێکی ڕاگەیاندن بۆ خۆیان لایەحەیەکی ئەتیکی ڕۆژنامەوانی خۆیان هەیە ئەخلاقی پیشەی پێدەڵێن پرینسیپەکان دایدەبەزێنن دەبێت ئەو کارمەندانە پابەندی بن و زائیدەن سندیکا ڕۆژنامەنووسانیش هەرچەندە لە وڵاتە پێشکەوتوانە وەکو ئێمە نیە یەک سندیکە هەبێ بەڵکو هەموو ڕۆژنامەنووسان خوان ئازادن زیاتر لە سندیکایەکیان هەیە بۆ خۆیان تەنانەت حتا خاوەن کەناڵەکانی ڕاگەیاندنیش بۆ خۆیان سندیکایەکیان هەیە. دکتۆر لە هەرێمی کوردستانە تا چەند ڕۆژنامەنووسان پەیڕەوی بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسیەکە؟ وڵاهی ئەوە مەسەلەیەکی ڕێژەیە. ئێمە گەر تەمەشا بکەینەوە مەسەلەیەکی ڕێژەیە پەیوەندی هەیە بە ئاستی ڕۆشنبیری تاکەکانەوە. زاری وایە بەداخەوە هەندێک لە ڕۆژنامەنووسان وا لەم چەمکە گەیشتون کە ئیتر ئەوانە مادام ڕۆژنامەنووسن حەسانەیەکیان هەیە و هیچ سزا ناکرێن و ئازادیەکەیان هەتا ئەو پڕی بڕ دەکات زالێرەدا لەوانەیە لە بڵاوکردنەوەی بابەتەکانیاندا هەڕەشە بکەن لە شەرف و کەرامەت و سومعی کەسانێک و ناو و ناوبانجی کەسانێک بزەڕێنن هەندێکی کەشیان بەڵاسی هەندێک کەسی تریشیان هەنا پابەندە بن بە بنەماکانی ئەخلاقی پیشەی ڕۆژنامەوانی و بە شێوەیەکی زۆر ڕێکپێک و شارستانی ممارەسەی ئەو ئازادی دەکەن وەفعلەن لە خزمەتی پێشکەوتنی کۆمەلگای کوردەواریمانەجا ئەو مەسەلەی ڕێژ بەڵام هەیە بەڵێ هەیە دەستدرێژی هەیە ڕۆژنامە هەیە ئەگەر هەمووشی بە تەواتی ڕۆژنامەیەکی سەفرانە بێتن بەڵام لەوانەیە گۆشەیەک گیان لاپەڕەیەک یان هەناسەیەکی تایەکە. دکتۆر پێشتر باسیەوەت کرد کە زۆربەی میدیاکانی کوردی بە سیاسی کراوە پێ وایە هەر ئەمە کاریگەری ئەوەی دروست کردووە کە زۆربەی ڕۆژنامەنووسان لابدەن لە ئیتیکی ڕۆژنامەنووسی بخوا تا ڕادەیەک بەڵێ ئەوە دەوری هەیە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانیش تەبعاً بەدەرنیە لە گۆڕەپانی سیاسی عێراق و ناوچەکەدا دەتوانین بڵین دابەش بووە بەسەر چەند هێزێکی جیاجیا زالێرەدا هاوچێشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا هاوچێشەیەکی تۆزێک ئالۆزە بەرژەوەندەکان وە ئیلتیزاماتەکانی ناوخۆیی و دەرەچی جیاوازی هەیە ئەمە وای کردووە تا ئێستاکەش بەداخەوە تا ڕادەیەک دەتوانین بڵێن هەرچەندە کەمتر بووە بەڵام تاکو ئێستاش ئاسەواری شەڕەکانی ناوخۆ و ململانەکانی کۆن و ئەوانە هەرچەند سروشتەکەی گۆڕاو بۆتە سروشتێکی تر بەڵام تاکو ئێستاکە ماوەتۆ جاوە هەموو ڕنگ دەداتەوە لەسەر ڕۆژنامەگەری کوردیدا ئەمە وای کردووە کە تەمەشا دەکەن حتا بۆ منە زیاتر لە ڕۆژنامەی ئەلکترۆنی و لە فێسبوک و لە ئینتەرنێت و ئەوانە زیاتر چونکە لەوێن دەرێ خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی ئاسانترە لەوێن دەرێ دۆزینەوەی بەڵگا دژی ئەو کەسەی کەشت دەکات تۆزێک زەحمەترە وای کردووە کە ململانەکان قوڵ ببنەوە و پێچ بە ناوی خەڵک بکرێتەوە تانە و تەشەر لە خەڵک بدرێ و دابزن بە دافعی سیاسی ئەمە هەمووی بەهۆی بێ پرۆفیشناڵیەوە نیە دکتۆر بەشێکی بەهۆی بەڵێ بۆ هۆیەوەیە کەواتە پەیوەندی پرۆفیشناڵی و ئیتیکی ڕۆژنامەنووسی چیە بەیەکەوە تا چەند ئەم دوانە کاریگەریان هەیە لەسەریەک وڵڵە کاریگەریان زۆرە ئەگەر ڕۆژنامەیە کەناڵێکی ڕاگەیاندن پرۆفیشنەڵ بێ هەڵبەتە بۆ سومعی کەناڵەکەی خۆی پابەند دەکاتن بە ئەتێکی ڕۆژنامەگەری و بۆی مزداقیە لە دەستنەدا ئیترێمە دەزانین بۆ نەوەختی خۆی بە ئیزاعی مۆنتکارلۆیان دەگوت چاوەش لە بۆچە پارەی بداتێ شاباش بۆ ئەو دەکات زەخۆ ئیتر ئەوە مستەڵەحەیەکە وەختی خۆی ئێمە لە هەرزەکاری گوێمان لێ دەبوو دەگوترا زەکەواتە بڵێ پەیوەندێکی زۆریان هەیە بەڵام ئەگەر هاتوو کەناڵێک پرۆفیشنەڵ بێ هەڵبەتە ئەو بەبێ ئەوەی داوای لێ بکرێت خۆی پابەند دەکاتن بە ئەتێکی ڕۆژنامەگەری و بۆ ئەوەی کەوا خۆی دەوڵەمەند بکاو مزداقەتی خۆی لە دەست بەڵام زۆر کاتە ئەوترێت کە پابەندبوون بە ئیتیکی ڕۆژنامەنووسیەوە ئازادی ڕۆژنامەگەری سنووردار دەکات تا چەند لەگەڵ ئەو ڕائیتەوە واللهی من ئەسڵەن لەگەڵ ئەوەدام بەخۆی سێ جۆرە سانسۆر هەیە سانسۆری پێشینە هەیە سانسۆری دوایینە هەیە خود سانسۆری هەیە سانسۆرێک هەیە لە پێشینە هەر مقدیمەن پێت دەگوترێ یەک دووسێ ئەم بواران نەبێ قسەی لێ بکەی بڤەیە یان کە قسەت کرد هەلێ ناگەڕن کەس گوێ لە دەنگەکە بێ مقەسی لێ درێ
سانسۆرێکی هێتر هەیە پاشوەخت شتەکە بڵاوەکرێتەوە ئەوە ئەکرێ سەحب دەکرێتەوە لە بازار سزابار دەکرێت ئەو کەسە ئیتر ئەگەر بەرنامج بێ بەرنامجەکە لە ناوچێ ڕۆژنامە سانسۆرێکی تر هەیە خود سانسۆری من باوەڕم بە خود سانسۆری هەیە یعنی پێویستە هەر کەسێک خۆی سانسۆر لەسەر خۆی دابنێ یعنی خۆی بزانێکەوە بیر بکاتەوە چی دەڵێ سنووری ئازادیەکەی خۆی بزانێ بە شێوەیەکی وا ممارەسەی بکاتن کە نەبێتە مای هەڕەشەکردن لە ئازادی کەسانی تر و لە سومع و کەرامەت و شەرەفی کەسانی تر جا ئەمە پەیوەندی بە ڕاستی ڕۆشنبیری تاکەکان هەیە وەکو باسیشم کرد جاری واشە بەڕاستی هەندێک لە حەزابە سیاسیەکان بە خۆیان کەسەکان دێنەندەیان کەنە ئامرازێک بۆ بەکارهێنانی چی خراپ مثلەن بۆ نمونە لە کاتی ململانەی سیاسیدا بە شێوێکی ناڕەوا ئیتر بە لەژێر ناو ناوی خوازراوە شەڕ و مڵمڵایەکان لە باتی بە چەک بکەن بەهێز بکەن بە قەڵەم دەیکەن دش بە یەکتری تر بەکو باسشم کرد زیاتر ئەوە لە میدیاکانی ئەلکترۆنی زیاتر دکتۆر زۆر کاتێر لە ڕاگەاندنی کوردیدا دەسەڵاتی چوارەممان گوێ لێ دەبێ تا چەند لە هەرێمی کوردستاندا لە مێدیای کوردیدا دەسەڵاتی چوارەم بوونی هەیە وڵای بەداخەوە تاکو ئێستاکە بە خۆم نامیلکەیەکم هەیە بەناوی دەسەڵاتی چوارەم هەرچەندە دەسەڵاتی چوارەم بە مەجازیە بە حەقیقی نیە لەبەرەوەی دەسەڵات ئەو کاتە دەسەڵات ئەگە دەستوری بێ ئێمە سێ دەسەڵاتی دەستوریمان هەیە یا سادانان جێبەجێکردن حکوومەت واروەها دادوەری کەواتە ئەوە دەسەڵاتێکی جەماوەریە بەڵام لە حقیقت لە دەرەوە بۆتە دەسەڵات یعنی بۆ نمونە کلینتۆن جارێک خوانێکی ئامادەکرد بۆ ڕۆژنامە نووسان کە ڕسمیان دەگرت لەگەڵی ئەو های دەکرد دەیگو من ئەترسم لە کامێرەکانی ڕۆژنامە نووسان خۆ ناپلیۆنی گوتیتی من لە 100,000 سەرباز نادرسم لە پێنووسی ڕۆژنامە نووسێک بەداخەوە بەرپرسەکانی ئێمە و من ناڵێن بەرپرسە هەگەشت مەبەستم بەس بەرپرسی سیاسی نییە تەناتە حتا بەرپرسی دایرێکی دیاریکراویش باوەڕتە هیچ جێ ناداتە قەڵەمی ڕۆژنامە نووسان هەر ئەسڵم باخی پێنادا من جێم لێ بۆ زاریوە بەعزە بەرپرسێ گوتیەتی هەموو ڕۆژنامەکان و هەموو کەناڵەکانی ڕاگەیان چی دەڵێ با بڵێ بەقەدر ئێمە ئەوەندە سەنجی نییە زەکەواتە لە وڵاتی ئێمە چۆن دەبێتە دەسەڵاتی چوارەم ئەگەر بێت و لێ نەترسن حسابی بۆ نەکەن من بەخۆم جارێک لە کتێبێکدا کە تەمم کرد نووسی و پێشکەشە بەو بەرپرسەیەکەوە لە قەڵەمی ڕۆژنامە نووسێک دەترسێ نووسیومە لە ساڵی 99 بەڵێ دکتۆر ئیتیکی ڕۆژنامە نووسی لەگەڵ یاسای ڕۆژنامەگەری تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی دەسەڵاتی چوارەم وڵاهی ئیتیکی کاری ڕۆژنامەگەری و ئەوەنە کاریگەری هەیە بەس کاریگەریەکی زۆر جەوهەری نییە وەکو باسم کرد دەبێ دیموکراسێت و ئازادی چەکەرە بکاتن لە حزری گشت تاکەکان بە تایبەتی بەرپرسەکان ئەو کات ڕۆژنامەگەری لە وڵاتدا دەبێتە دەسەڵاتی چوارەم چۆن ئێمە دەسەڵاتی چوارەم دەسەڵاتی فشارە لەسەر دەسەڵاتەکانی تر جا ئەگەر ئەوانە هیچ گوێ نەدانێ هەتوو هەر قسە بکە هەر لە کەناڵەکانەوە بکرێ ئەگەر هیچ بایەخی پێنەدەن کەواتە چۆن دەبێتە دەسەڵاتێک لە وڵاتان بڕیار دەگۆڕێ سونعی قەرار دەکاتن میدیاکان مەسەلەن بۆ نمونە نیکسۆن سەرۆکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەس بەهۆی بڵاوبوونەوەی وتارێک لە ڕۆژنامەی واشنگتن پۆست یەکسەر لایەن برد لەسەر پۆستەکەی ماوەی مابوو سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو لایەن برد ئەوەیە دەسەڵاتی چوارەم لای ئێمە زۆرمان ماوە میدیاکان ببنە دەسەڵاتی چوارم دکتۆر جەنابەت وەک دکتۆرال وەک ئەوەی کە هەتا دکتۆراتە لە یاسای ڕۆژنامەگەری وەک مامۆستای زانکۆی سەلاحەدین پێ دوای چی بکرێ بۆ ئەوەی کە مێدیای کوردی بەرەو پێشەوە بڕوات بەڕای من چاو بخشێنرێتەوە بە جۆری تەنزیمکردنی ئەو یاسا و ڕێسانەی کە کاری میدیاکان ڕێک دەخەن بە چەشنێک ئێمە مادام پرەنسیپی یەکمان هەڵگرتووە کە ئەویش دیموکراسیەت و مافی مرۆڤە لە هەرێمی کوردستاندا کەواتە پێویستە ئەو ڕۆژنامە نووسانە خۆیان ئازاد بن لە ڕێخستنی کارەکانی خۆیان سندیکا بۆ خۆیان دروست بکەن و هەروەها خۆیان لایحەی شەرە بۆ خۆیان دابنێن و هەروەها پێویستیشە لێرەدا خولی ڕۆشنبیری بکرێتەوە تەنانەت با حکوومەتی شاوکاریان بێ با پەرلەمانی شاوکاریان بێ بیان نێرن بۆ خولەکانی مەشق پێکردن لە دەرەوە سوود وەربژیرێ لە ئەزمموی وڵاتە پێشکەوتوەکان بۆ ڕۆژنامە نووسەکانی ئێمە بەداخەوە بەشێکی زۆری ڕۆژنامە نووسەکانمان خۆڕسکن
ینی لە خۆیانەوە بە هەرێکیان پێ کردو خۆیان دروست کردووە کەواتە شارەزایەکی تەواویان لە ئەزمموی ئەوە نییە کەواتە دەبێت پژگیری بکرێن بۆ ئەوەی شارەزای پەدا بکەن و بۆ ئەوەی ئێمەش ئیشەکانمان لەو وارەدا ببێتە پرۆفیژناڵی و هەروەها نەکە ڕۆژنامەنووسەکان پێویستە بەرپرسەکانیش بەڕاستی پێویستیان بۆ خولی مشق پێکردن و ڕۆشنبیری هەیە بۆ ئەوەی چاوسور نەکەنەوە و ئینفعال نەکەن و هەڵنسن بە تایبەتی هەندێک بەرپرس هەیە تاکو ئێستاکە لەوانەیە وەکو ئێمە تۆزێک ئێمەمانان تۆزێک نەزان و نەفام بن لە بواری تەکنەلۆجیا و زۆر بە تەواوەتی سەر لەو تەکنەلۆجی نوێ دەرنەکەن و بە بڵاوبوونەوەی وتارێک یانکردنەوەی مووقعێک لە فێسبوک و دابەزینی وتارێک بە ناوی کەسێک هەڵ بچن و باوەڕ بکەن بڵێن ئەوە کەسێکی حەقیقیە بەڵام ئەگەر بێت و ئەوان شارەزاییان لەو تەکنەلۆجی هەبێ بە تایبەتی پاش بڵاوبوونەوەی ڕوونکردنەوەی کە بڵێ ئەو بابەتە هی من نییە و ئەو پێجە هی من نیە کراوەتەوە پێویستە ئەوە تێبگا ئیتر کە کەسێک دەتوانێت دەیان پێز بکاتەوە دەیان بابەت بە ناوی کەسێک بڵاو بگاتەوە تانە و تەشە لە خەڵ بەس بەداخەوە ئێمە بەرپرسەکانیشمان پێویستیان بە مەشقا و هەروەها ڕۆژنامەنووسەکانیشمان پێویستیان بە مەشقە بۆی ئاستی ڕۆشنبیری هەمولایەک بەرز بکەینەوە بۆ ئەوی بتوانین خزمەت بە ئەو بوارە بگەین. دکتۆر کەمال سادی پسپۆر لە ڕاگەاندن و مامۆستای زانکۆی سەلاحەدین سوپاس بۆ جەنابەت خۆشەویستان تا چاوپێکەوتنێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ سپاس دکتۆر.